پەڕی ڕاستەقینە بەکاربێنم. ڕۆخسار باسی تابلۆکەیم بۆ دەکات کە لە سیمپۆزیۆمی هونەری ئاشتیدا نمایشی کردووە. ئەو دەڵێ دۆخی هەرێمی کوردستانم خستووەتە ڕوو، داوام کردووە ئاشتی جێگەی جەنگ بگرێتەوە. تابلۆکەی من بەس لەوە ئاکات کە ڕەنگی ڕەشم بۆ ئەوە بەکارهێناوە کە گزارش لەوە ئەکات ئەو ناخۆش و استراتیژی کە ڕوو لە هەرێمی کوردستان و هەموو جیهانی کردو و ڕەنگی تریشم بەکارهێناوە، پەڕی کۆتریشم بەکارهێناوە وەکو ئاشتی و ڕەنگی سپیش بە هەمان شێوە. لە ئێستاە ئەو ناخۆشیێکی زۆر کە ڕووی لە هەرێمی کوردستان و هەموو جیهان کردووە، ئێمە تەنها بۆ ئاماژەمان پێکردووە بەڕنگ. هونەرمەندێک دەڵێ فاسیلی کە هونەرمەندێکی ڕووسیە لە تابلۆیەکدا بە ناوی ئاپۆڕای جەنگ کە هێندە قاڵبوو بوویەوە لە جەنگ و دەرهاویشتەکانی وێنەکانی قەدەغە کران، مەترسی هەبوو سەربازەکان نەچنە جەنگەکانەوە. هونەر لەم ڕێگەوە دەتوانێت ئاشتی بەرقەرار بکات و ڕێگە بگرێت لە جەنگەکان. هونەرمەند زۆر بوون کە ئیشان لەسەر بابەتانە کردووە. بۆ نمونە هونەرمەند فاسیلی هونەرمەندێکی ڕووسیە کە لە ساڵی 1966 هاستا بە دروستکردنی تابلۆیەک بە ناوی ئاپۆڕای جەنگ کە ئەمە وای کرد هونەرمەند زیاتر چڕ بێتەوە و ینی بە قوڵی بچێتە ناو بابەتەکەەوە. زۆربەی ئیشەکانی تایبەت کرد بە جەنگەوە تاوای لە بۆ ئەوەی زیاتر پەیامەکەی بگەێنێت خۆی بوو بە کارکتەرێکی ناو جەنگ زۆر جاریش برینار بووە بۆ ئەوەی بتوانێت بە تەواوی ئەوەی کە هەیە بتوانێت لە تابلۆیەکە پیشانی بە فەیسەکە دروست نەکراوە. هونەرمەندێکی دیکە لە تابلۆکەیدا ئەوەی نمایش کردووە مرۆڤەکان وەک بووکەڵەیەکیان لێ کراوە، دۆخەکە هەر جۆرێک بێت بەو بارەدا دەبرێن، بۆیە پێویستە پێکەوەژیان و ئاشتی بکرێتە ئەگەرێکی حتمی. ئێمە هەمیشە بووکەڵەیەکین بەکارەهێنرین ئەگەر ئەو کەشە بە هەر ئاڕاستەیەکا بڕوا جەنگ بێت خۆش بێ هەرچی بێت ئێمە ئەوە نین کە ئێمە ئەمانوێت. ئێمە دروستکراوێکین و بەکارهێنرین. پەیامی تابلۆکەی منیش ئەوەیە، هیوادارم پەیامەکەمان گەشت بێت، هیوادارین ئەم شتانی کە ئێمە ئەمانەوێ بگۆڕێت. تابلۆکانی سیمپۆزیۆمەکە زۆرینەیان دۆخی ئاشتی و پێکەوەژیانیان بە ڕەنگە جیاوازەکان وێنا کردبوو. جەنگ و تراژیدیای جەنگیشیان بە جۆرێک وێنا کردبوو کە هەمووان زەرەرمەندی جەنگن، بۆیە تێکۆشان بۆ ئاشتی و پێکەوەژیان پەیامی سەرەکی ئەوان بوو. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.